إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إمان داراني خوشويست، خوشك برا بالرزكان، خواهی پروردگار ئێمەی خەلق کردووە لە نەبوونەوە هێناوینێتیە بوون، هەروەها هەموو ئەو کار و کردارانەیشی کە ئەنجام یەدەین خواهی پەروەردگار خالق و بەدیهێنەرێتی. والله خلقكم وما تعملون، سورة صافات آية 96. ئەوەی کە مرۆڤەکان دروستیەکەن، ئەوەی بەدی ئەهێنن لە هەموو جۆرەکان کە عەقڵی مرۆڤ تا ئێستا پێی گەیشتووە، هەموو خوای پەروەردگار فێری کردوون و سنووری بۆ دیاری کردوون. علم الإنسان ما لم يعلم، سورة علق آية 5. يعني خوای تعالى ئەوەی فێری ئینسان کردووە کە نەی ئەزانی، ئەوەی فێر کردوون کە پێشان نەتان ئەزانی. و ڕەحمەتی خوای پەروەردگارە کە خوای تعالى ئەو علم و زانستەی بە ئێمە بەخشیوە کە بتوانین زاڵ ببین بەسەر زۆر شتی ئەم ژیانەی کە تایە ئەژین و مسەخەری کەین بۆ خۆمان. و ئەوەی کە مرۆڤایەتی پێیگەیشتووە لەم 30 ساڵەی ئەخیرە، ئەتوانم بڵێم بە هەموو تەمەنی مرۆڤایەتی لەسەر زەویە بە بەشێکیشی نەگەیشتوون. لەم 30 ساڵەی ئەخیرە گۆڕانکاریەکی عەجیب لەسەر زەویە ڕووی داوە. زۆر شت ئاسان بووە، زۆر ئامێر هاتۆتە کایەوە کە پێشە هەرگیز بە خەیاڵی مرۆڤیشان نەئەهات، وەکو سەیارە و تەیارە و ئەوەی کە هەیە. بەڵام لەم 30 ساڵە زۆر لەوە زۆر، یعنی کە پێشووتر با بڵین لە ماوەی 100 ساڵی پێشووە مرۆڤ پێی گەیشتووە، لەم 30 ساڵە زۆر لەوە زۆرتر مرۆڤ پێی گەیشتووە. و ئەمە شکری خوای پەروەردگار کەین لەسەر نیعمەتەکانی خوا زۆر زۆرن بەسەر ئێمەوە. وإن تعدوا نعمة الله لا تحصوها، سورة نحل آية 18. یەکێ لەو نیعمەتانەی کە لەم کۆتاییە مرۆڤ توانوێتی دروستی بکا و بەدی بهێنێ و عەقڵی پێی بگا، نیعمەتی مۆبایلە. نیعمەتی مۆبایلە. ئەتوانی بڵێ مۆبایل کۆکەرەوەی دەیاها ئامێری پێشووترە کە لەم 100 ساڵی ئەخیرە مرۆڤ توانی بە عەبقەریەتی خۆی بە لێهاتوویەتی خۆی پێی بگا.
بۆ نمونە وێنەگرتن یعنی ئامێری وێنەگرتن پێشکەوتنێکی زۆر گەورە بوو مرۆڤایەتی پێی گەیشت دوای ئەوە ئامێری وێنەگرتنی ڤیدۆ دوای ئەوە مسجل یعنی ئەوەی کە دەنگ تەسجیلەکە و ئەوەی ئەتوانێت دەنگەکە دەرببڕێتەوە بە سەماعە و بەو شتانەی کە هەیە هەموو ئەوەی بە دەورایەتی نیعمەتی ڕادیۆ تەلەڤیزیۆن کۆمپیوتەر حاسیبە تەلەفۆن بەرید فاکس لایت سەعات تەنانەت کتاب و دەفتەر و قەڵەم و جەرەس و زانینی کاتەکان یعنی سەعات یعنی بەو زانی کالیتە کاتەکانی نوێژ بە تایبەتی و قیبلەنامەش و جیهازێک کە بتوانێت ڕێگات پێ پیشاندا وەکو خەریتەیەک بکەوێتە پێشت تۆ ئەتۆیە بۆ شوێنێک بچی نازانی ئەو GPS و شوێنەکەت پێ پیشانەدا ئەمانە هەر هەمووی خۆشەویستەکانم ئێستا لەمانەش زۆرتر لە ناو یەک جیهازێکی بچووکە کۆ کراوەتەوە و هالە گیرفانی تۆیە ئەمە نیعمەتێکی زۆر گەورە نییە کە مرۆڤایەتی پێی گەیشتووە نیعمەتێکی زۆر گەورەیە وەکو نیعمەتەکانی تر بەڵکو لە هەمویان زیاتر گەورەترە چونکە بەم مۆبایلە ئینسان ئەتوانێت ئەوە فێر ببێ کە لە دینەکەی لە دنیاکەشی کە پێشووتر نێزانی هەر شتێکت ئەوێ لە ئەموری دین و دنیا تۆ ئەتوانی لە مۆبایلەکەتەوە بە دەقایق بە چرکە ساتێک وەریگریت لە ڕێگای گۆگڵەوە و ئەتوانی هەر فتوایەک وەزانایانیش لە قەدیما و لە تازەشات چیان لەسەر وتووە لە کۆن و تازەیە چیان لەسەر وتووە ئەتوانی لە ماوەیەکی کەما بێتە بەردەست ئەتوانی بەهۆی ئەو مۆبایلەوە سڵەی ڕەحم بەجێ بێنی ئەتوانی دڵنیایی لەو پەڕی دنیابی دڵنیایی بیتە ماڵ و مناڵت کە تۆ لەکوێیت و خەریکی چیت ئەتوانی بەهۆی ئەو مۆبایلەوە زۆر کەسیات بخەیتەوە بۆ نوێژەکان هەڵی سێنی ئاگاداری کەیتەوە لە شتی لەو شتانەی کە ڕووەدا لە چواردەور بەهۆی ئەو مۆبایلەوە جۆرەها هەواڵ ئەبیسیتەوە ئەتوانی وەری بگری بەهۆی مۆبایلەوە ئەتوانی بیخەیتە سەر کاتەکانی نوێژ و هەڵت سێنێ بە کاتەکانی نوێژ بەهۆی مۆبایلەوە ئەتوانی خەڵکانێک هەڵسێنی لە ئەو پەڕی دنیا بۆ نوێژی بۆ نوێژەکانیان بۆ کاتەکانی نوێژ من لە میسر بووم ئەو کەسەی کە بەیانیان ئەهات بۆ مزگەوت و دەرگای مزگەوتیە کردەوە منی ئاگادارە کردەوە ئەوە ڕۆشتم وتر کاتی نوێژە و هەڵسە طبعاًەوە 100 ساعاتێک دواتر نوێژ ئەبوو بەڵام ئەو هەڵێساندم من ئیسفادەم 9 ساعاتەشە کرد بەهۆی مۆبایلەوە ئەمڕۆ زۆر شت کە پێشا ئاسان نەبوو ئێستا دەست دەکەوێت بۆ نمونە مامۆساکان کە دەرسەکانیان تەسجیل کردووە بە ڤیدۆ بێیان بە مسەجل بێ خۆیان وەفاتیان کردووە ئێستا هەموو دەرسەکانیان لە ناو مۆبایلەکەتە لە یوتیوب ئەتوانی بەدەستی بێنی لە فەیسبوک ئەتوانی بەدەستی بێنی و ئەتوانی گوێ بگریتەوە لەو مامۆسایانە و بیشیان بینی ئەتوانی هەموو قورئان بە هەموو دەنگەکان خەزن بکەی و بە هەموو تەفسیرەکانیشی خەزنی بکەی لە ناو مۆبایلەکەتە و ئیسفادەی لێ بکەی و کتێبی تریشان جگە لە قورئان کتێبی تریش هەر لە ناو مۆبایلەکەتە ئەتوانی پێویستت بە قەڵەم نەبێ هەموو ملاحەزاتێک بەڵکو ئەتوانی دەیەها و سەدەها کتێبی تیا کۆ بکەیتەوە جاران کە تەلەفۆن هەبوو پێش 20 ساڵێک تۆ ئەبوایە یەک دەفتەرێکی سجلی ناوی ئەو کەسانەی کە تەلەفۆنیان بۆکەی بە ناوەکانە ناو سجلێکە لە گیرفان تا بوایە هەڵت بگرتایە ئێستا هە لە ناو مۆبایلەکە حفظەکرێ ئەتوانی چی مەلەفێک بە چرکەساتێک یعنی دەیەها شت بۆ بەرامبەرەکەت بنێری ئیتر مەلەفی سەوتی بێ یان مەلەفی نووسین بێ و ئیتر باسی فائیدەی مۆبایل زۆرە ئەگەر باسیکەی یعنی دەیەها سعاتی ئەوێ ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە ئەگەر بتوانی ئیسفادەی لێ بکەی بەڵام لە مقابلیشە
خوا پەنامان بدا ئەگەر بەخۆت نەزانی ئەمە چەکێکی دووسەرە وەکو هەر چەکەکانی تر وەکو چەقۆ ئەتوانی بەکاری بێنی بۆ کاری چاکە و ئەیشتوانی زەلامیشی پێ بکوژی بۆیە خەڵکانێکی تر ئەتوانن مۆبایل بەکار بێرن بۆ کاری خراپە بەڵام تۆی ئیماندار کە خوا ئەناسی و ئەزانی ئەمە نیعمەتێکی خوای پەروەردگارە تۆ ئەبێ بە جیاواز تەماشای مۆبایل بکەی هەلە بەرەو خۆشەویستەکانم بڕێ ملاحەزات من حەزەکەم عەرزتانی بکەم لە وتاری ئەمڕۆیە دەربارەی بەکارهێنانی مۆبایل ئینسان سوودی لێوەربگرێ یەکەمیان ئەگەر تەلەفۆن بە هەر جۆرەکانی پەیوەندیت بە کەسێکەوە کرد بە نووسین بێ لە ڕێگای نامەوە بێیان بە قسەکردن بێ پێشا بە سەلام دەست پێ بکە بە سەلامی ئیسلام ئەسەلام عەلەیکوم سەڵاوی خوای پەروەردگارت لەسەر بێ ئیزن وەربگرە ئەمە عینەن وەک لە دەرگادانە هیچ فەرقێکی نییە کە خوای تەعالا لە قورئانە فێرمانەکە کاتی مناسب کاتی گونجاو بدەین لە دەرگای خەڵک بە هەمان شێوە تەلەفۆنیش ئەبێ لە کاتێکی گونجاوە بێ لە کاتی خەوتن و ئیسراحەت و ئەوانە نەبێ و کاتێکیش تەلەفۆن ئەەکەی بۆ کەسێ هەر وەک ئەوەیە بدەی لە دەرگا تا 3 جار بۆی ئەەکەی ئەگەر هەڵی نەگرت ئیتر پێویست ناکات دووبارەی تۆ لەو کاتەوە لە کاتێکی ترا بۆی بکەرەوە و کاتێکیش تەلەفۆن بۆ کەسێکەکەی ئاگات لێی بێ کە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سوورەتی نور ئاەتی 28 وإن قيل لكم ارجعوا فارجعوا هو أزكى لكم ئەگەر پێتان وترا بگەڕێنەوە ئەوە باشترە بۆتان سەتۆڕی بۆ ماڵ کەسێک ئەدەی لە دەرگا ئەگەر نەکرایەوە یعنی تەواو یان ئەگەر هاتە دەرگاکەشی کردەوەتی کاکە مەجالمان نییە داوای لێبردنەکەین ئەبێ زۆر بە خۆشحاڵیەوە تۆ هەستکەی کە ئەم ئاەتە جێبەجێ کردەوە بگەڕێیتەوە دڵت هیچ نەکا یەکسەر شەیتان نەیە گومانت بۆ دروستکە ڕێزم لێ ناگرێ احترامم ناگرێت چی دەیەها گومانی تر کە هیچ مەجالێکی شەرعیتیان نییە یعنی تۆ ئەو گومانانە لە خۆتۆ بۆ خۆت دروستکەی بە هەمان شێوە مۆبایلیش وایە تۆ تەلەفۆنەکەی بۆ کەسێک ناتوانێ هەڵی ناگرێت تەواوی تر جارێ دوو کردت هەڵی نەگرت ئیتر پێویست ناکات دڵت بێشێ پێویست ناکە خۆت عاجزکەی لەوانێ ئەو کەسە بۆی نەگونجێ هەر یەکێک و تایبەتمەندی خۆی هەیە تایبەتمەندی کۆمەڵایەتی سیاسی ئەنواع و ئەشکال تایبەتمەندی هەیە کابرا ناتوانێت مۆبایل هەڵگرێ یا ڕقەمی لە ناسراو هەڵناگرێ یا ناتوانێت وەڵامی هەموو کەسێک باتەوە ئەوە شتێکی تەبیعی و حەقێکی شەخسی خۆیەتی بۆی هەیە نەیکە ئەگەر پەیوەندیت بە کەسێکەوە کرد خۆت بناسێنە برا بە ڕێزەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەحابەکان هات بۆ ماڵیان قەرزی لە لای پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم دای لە دەرگای ماڵی پێغەمبەری خوا فەرمووی کێیە وتی خۆمم یا منم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ناخۆشیەکەوە فەرمووی ئەمە چییە منم یعنی بڵێ فڵانە کەسم یعنی ناو خۆت بڵێ بۆیە ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەم حەدیثە ئەهێننەوە لەژێر ناوی ئەوەیە کە مەکروهە ئینسان ڕۆیش دای لە دەرگای کەسێک ناو خۆی نەڵێ ناو خۆت بڵێ ئیتر پێویست ناکە کابرا ئیمتیحان بکەی ئەوە باشە نامناسیتەوە بۆ فەقیر ناناسیتەوە ئەگەر دەوڵەمەند بووە ئەمت ناسیە و ئەگەر نازانم چی بووە ئیتر ئەنواع و ئەشکال قسە مقدماتێکی زۆر دقەیە دوان مەشغوڵ تەکات و دەی بیری لێ بکە بزانم ناسیتەوە چی زەرورەت ئەو قسان یعنی چی زەرورە هەر یەکێ ئیمڕۆ دەیەها و بەڵکو سەدەها ناسراوی هەیە بۆ ئیمتیحانی مقابل ئەەکەی پێویست ناکە ئەو ئیمتیحانانە کە شەرع پێی ناخۆشە دین پێی ناخۆشە یەکسەر خۆت بناسێنە من فڵانە کەسم ئەگەر نەتی ناسی من فڵانە کەسم زەحمەت نێ و یەکسەر بڕۆ سەر بابەتەکە ئەگەر بە نووسینیش بێ برا بە ڕێزەکانم بە نووسین تۆزێ ناڕەحەتترە نامەی نووسین هەنێ کەسێ السلام عليكم ورحمة الله وبركاته ئەبێت توش بۆی بنووسیتەوە ئەگەر بنووسی وعليكم السلام طبعا عاجزە بێ بەتایبەتی بۆ مامۆسایینەکان
مامۆسای ئاینیە وەک خۆی جواب ناداتەوە ئەبێت توش بنووسی وعەلەیکم السەلام وەڕەحمەت الله وبەرەکاتوه دەنگ و باستان چۆنە مامۆسا بێت توش باشین ئەحواڵتان ئێستا چی ئەەکەی خەریکی چی ئەم هەموو تەفاسیلە بۆچی لەوەدا لە ئەخیریشا پرسیارێکی هەیەیان وەڵا حەزم کرد قسەیەک ضرور نییە ئەم هەموو تەفاسیلەی ناوێ السلام عەلەیکم و فڵان یەکسەر بۆ سەر بابەتەکە پێویست ناکات ئەم هەموو عالەم هەمووی دەستی بەتاڵ نییە برا بە ڕێزەکانم هەنێ کەسیش هەیە طبعا ئیتر گلەی ئەم لا ئەو لا گلەی یعنی بێبێتام و بێمەعنا لە یەکتریەکەن ئەمە هەمووی طبعا شتێکی باش نییە ئازار نەدانی یەکتری خۆشەویستەکانم جاسوسی نەکردن بەسەر یەکتریەوە خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەحزاب ئەفەرمێ والذین یؤذون المؤمنین والمؤمنات بغیر ما اکتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبینا بەڕاستی ئەو کەسانەی ئافرەتانی مسلمان و پیاوانی مسلمان ئازارەدەن تاوانێکی زۆر گەورەیان خستۆتە ئەستۆی خۆیان بۆ عەزێتی یەکتری ئەدەن بۆ ئازاری یەکتری ئەدەن بۆ جاسوسی بەسەر یەکتریەوەکەن لە کاتێکە کە خوای تعالی ئەفەرمێ ولا تجسسوا جاسوسی مەکەن بەسەر یەکتریەوە خوای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ مسلمانان ئازار یەکتری مەدەن بەدوای عیب و عاری یەکتریا مەگەڕێن هەر کەسێ بەدوای عیب و عاری برایەکی مسلمانە خوشکێکی مسلمانە بگەڕێ خوای تعالی عیبەکانی هەڵەداتەوە ئەگەر لە ناو ماڵەکەی خۆیشا بێ ها سیرکەن ئێستا مۆبایل چۆن بۆتە جێ ئازاردانی خەڵکی بەڕێزان تۆ کاتێ تەلەفۆن بۆ کەسێکەکەی ئەگەر ئیزنی لێ وەرنەگری بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی تەسجیلکەی بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی تەسجیلکەی ئەوە ئەمانەتە تۆ پرسیارێکی لێەکەی یان داوایەکە یا قسەیەکی لەگەڵاکەی معقولە دەنگی تەسجیل کردبێ بێ ئەوەی خۆی بزانێ نابێت برا بە ڕێزەکانم مەجالیس بە ئەمانەتە دەمەتەقێلەکردن لە مۆبایلە یان لە شوێنێکی ترا بە ئەمانەتە بە هیچ شێوازێ دروست نییە دەنگی بخەیتە سەر سەماعی خارجی ئەگەر بەخۆی نەزانی یان دەنگەکەی بێلی کەسانێکی تر گوێی لێ بگرن ئەگەر بەخۆی نەزانێ بە هیچ شێوازێک ئەمانەت دروست نییە خۆشەویستەکانم ئەبێ پرسی پێ بکەی بە تایبەت هەندێ مەسائلی حساس هەیە هەندێ مەسائلی وردێ من هەندێک کەس جاری وهەیە ئەمەم من باس خۆمەکەم طبعا ئەوەی هەرێک کێشەی خۆتانەیە لەو بارەوە خەڵگوا بۆ تەلەفۆنی بۆ کردن پرسیارێکی لێکردم پرسیاری حساس تایبەت ئەتوانێت زەلامێکی مسلمانی ناسرا و لە مامۆسایەکی ئاینی بیکە کە مامۆساکە بیناسێ تومەز ئەو چووە لە ناو مەجلیسێکە و خستێتە سەر سەماعی خارجی بێ ئەوەی بە من بڵێ منیش وا مەزانی ئەو خۆی تەنیایە و قسەکە بۆ ئەوەکەم یعنی معقول نییە ئەمە شتی وا چۆنە بێ یا دەنگی کچێتە زیلەکە یان نامە ئەنێرێ بۆ کوڕێک کچە و بۆ کوڕێک ئەینێرێ یان کوڕە بۆ کوڕ یان کەسانێکن هە برادەریەکن یان دوژمنیەکن حتا دوژمنتیش بێ تۆ نابێ شتەکانی حفظکەی شتەکانی کۆپی بکەی شتەکانی بێڵیتەوە دوای ئەوە لە کاتی خۆیان بیدەیتە ناو چاویا و بەکاری بێنی شتی چۆنە بێ خۆشەویستەکانم ئەمە کارەساتە ئەمە لە وڵاتە ئێمە ڕۆدا ئەمە کارەساتە ها نابینن ئێستا چۆن ناموسی خەڵکی هەتکەکرێ چۆن ئابڕووی یەکتری ئەبرێ دەی ئەوە تۆ فەزحی کچێکت کرد یا فەزحی کوڕێکت کرد و بڵاوت کردەوە دوایی ئەوە کوژرا برایەکی خزمێکی کەسێکی تەحملی نەکرد ئێمە ئەمڕۆمان پێ هاتووە هەمومان عیبمان هەیە بەس کەس سێ عیبەکەی خۆی ناکە عیبی بەرامبەرە بینێ باوەڕ ناکەم لەم مەجلیسە کەسێ دانیشتە بێ بێگوناح بێ جاری وا هەیە کوڕێکت برایەکت خوشکێکت کچێکت گوناحێکەکە ئیتر تۆ ئەبیتە پێغەمبەر وەسەریەوە معصوم و گوناحت نییە یەکسەر تاوە ئەگەر بۆ چی بکەی میلی تفەنکەی لێ تۆی کوژیت بە شەرتی خۆت زۆر لەوە زیاتر گوناحت هەیە ئەی ئەگەر کوشتیان کابرا نەفامێک کوشتی برایەکی نەفامی ئامۆزایەکی خزمێکی کوشتی تۆ چیەکەی لە قیامەتە بەرامبەر بە خوا چی ئەڵێی فەزحی کەسێکت کرد ئەمجا تۆ خۆت مەسەلەن کاتێ یەکێ فەزحەکەی کچ بێ کوڕ بێ تۆ خۆت کەست نییە ناترسی کەسەکەی خۆتیش فەزح ببێ خۆت هەر خۆت ناترسی تووشی ئەو ئیمتیحانە بێ من زۆر کەسم بینیوە گاڵتەی بە کەسێک کردووە کەسێک تووشی گوناحێک هاتووە یان لەناو خەڵکە ناوی دەرکردووە بە کەسێکی خراپ ئەم گاڵتەی پێ کردووە سوبحان الله خۆی دوایی لەوە زیاتری توش بووە
خۆی دوایی لەوە زیاتری توش بووە. ئەمان ئاگامان با لە خۆمان بێ، دوور بگرین لە قسەی زۆر و قیل و قال، دوور بگرین لەوەی پارەمان بە زیان سەرف بکەین لە خۆڕایی، دوور بگرین لە پرسیاری نابەجێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن الله كره لكم ثلاثا، خوای تعالی سێ شتی حەز لێ نییە و حەزەکە ئێوەش نەیکەن. قیل و قال، فلان وای وت فلان وای کرد، یەکسەر ئەمە لە فەیسبووک و لە تیکتوک و لە ئەنستەگرام و لە ئەوانە هەمووی ئەمە زۆر زۆرە، زۆر زۆرە، یعنی زۆر زۆرە لە ڕێگای مۆبایل و ئەمانە زۆرە کرێ. قیل و قال بڵاوەکەنەوە. جاری وا هەیە کابرا ئاگای لە خۆی نییە، هەر لە ناو حزبێکە، هەر لە ناو دەسڵاتێکیە، کار بەدەستێکە، هەر شتێک، هەر ئاگای لە خۆی نییە بە ناو شتێکی بڵاوەکەنەوە. ئەم ئەیدا بە ئەو، ئەوەی دا بە ئەو، ئەوەی دا بە ئەو، بەس لەبەرەوەی جەماوەر بێنێ بۆ پەیجەکەی خۆی. ئەمە کارەساتە خۆشەویستەکانم، کارەساتە. ئەمە قیل و قالێکی ناشەرعیە. ئەمجا پارە سەرفکردن، پارە بە فیڕۆدان، خەڵکانێکەیە پارەیەکی زۆر بە فیڕۆدەن لە ڕێگای ئامانەوە، لە ڕێگای مۆبایلەوە، لە ڕێگای ئەم بەرنامانەوە، ئەنتەرنێت و ئەوانە. و هەروەها زۆر پرسیارکردنیش ضرور نییە، هەنێ شت هەیە زۆر ضرور نییە پرسیار مەکە. حەق قسەکردن براینە، ئەگەر شتێک زۆر پێویستی نەکە قسە مەکە، بە تایبەت لەم زەمانەی خۆمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ها زمانی خۆی ئەگرێ وتیان ئەی پێغەمبەری خوا بۆ لەسەر زمانیش محاسەبە ئەکرێن، فەرمووی زۆرینە ئەو خەڵکە کە ئەڕۆنە جەهەنم بەهۆی زمانیانەوە، بەهۆی زمانیانەوە بێ ئاگادار بی. کاتێک قسە ئەەکەی لە ڕێگای مۆبایل و هەر شتێک و تۆزێ دەنگت با نزم بێ، معتەدیل بێ، معتەدیل. ئەوەنە نزم نەبێ کابرا تێنەگا، ئەوەنەیش بەرز نەبێ گوێی کابرا بێنیتە ئێش. بە تایبەتی دەنگ بەرزکردنەوە لەگەڵ باوکە، لەگەڵ دایکە، لەگەڵ ئەو کەسانەی کە مامۆستایەکی ئاینیە یان عالمێکە یان پیاوێکی گەورەیە، ئەبێ تۆزێ بە ئەدەب و قسە بکەی و دەنگت کەسکەیتەوە. فێڵ نەکردن لە یەکتری. تەسەوڕەکەن خەڵکێ پیاوە بە ڕێگای هەندێک بەرنامە دەنگی خۆی کاتە ژن تەلەفۆن بۆ کەسێکە کاو، خۆی کاتە ژن لێ و خۆی کاتە کچ لێی لە ڕێگایەوە، مەسەلەن بۆ نمونە هەندێشتی لێوەرەگرێ بۆ ئەوەی زەلیلیکە یان هاوڕێتی بۆ ئەوەی گاڵتەی لەگەڵاکە. بە شەرتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لعنەتی کردووە لەو کەسانەی کە ژن خۆیانەکەنە پیا و یا پیاون خۆیانەکەنە ژن. سەدەها فەیسبوک هەیە، سەدەها پەیج هەیە، کوڕە خۆی کردەتە کچ بۆ ڕاوکردنی کچی خەڵک، بۆ ڕاوکردنی کچی خەڵک. ئیتر بیری لای ئەوە نییە کە خۆشی خوشکی هەیە و ڕاوەکرێ، ژنی هەیە ڕاوەکرێ. سەدەها پەیج. طبعا کەسی عاقڵ ئەزانێ ئەمانە ئەم پەیجانە هی کچن نین، هین کوڕن، بەڵام خەڵکێ نازانێ. پیاوی بە تەمەنی وا 60 ساڵان، 65 ساڵان، 70 ساڵان، یەکێ خۆی کاتە کچ لێ و ئەم کابرا 70 ساڵە فەقیرە چوزانێ کچێکی 20 ساڵان و 25 ساڵان خۆی کردێتە ئەوە، ئەی خەڵی خەڵەتێنێ و ئەنواع قسەی پێکاو لەوچێ ڕوو تیشەکاتەوە و ڤیدۆش ڕسمی خۆشی بۆ ئەو کچە ئەنێری عەلە ئەساس بۆ کچێ ناردێتی، بەس لەوەدا بۆ خۆی دەرەکەوێت کچ نییە و ئەمجا داوای پارەی لێکا، داوای دەفتەرێکی لێکا، 2 دەفتەر 3 دەفتەر، هەتا کابراایەک ئەناسم من داوای 25 دەفتەریان لێ کردووە و تێتی ئەگینا ئەم فیلمەتە بڵاوەکەمەوە، ڤیدۆکەت بڵاوەکەمەوە، ترکەیفی خۆتە. کابراش ئامادەیە چونکە دەوڵەمەنە، ئامادەیە پارەیەکی زۆر بدا بەس نەجاتی بێ، حەیای نەچێ، ژن و مناڵەکەی پێی نەزانن. سی کارەسات کە برا بەڕێزەکان ئەبێ ئاگامان لە خۆمان بێ. بەڕاستی ئافرەتان کاتێک قسە ئەکەن لەگەڵ خەڵکا لە مۆبایل و ئەمانە بێ دەنگیان کسکەنەوە، ناچار نەبێ پەیوەندی بە پیاوەوە مەکە، حتا با مەلایش بێ. تەلەفۆن بۆ من مەکەن، تەلەفۆن بۆ هیچ مەلایەکی تر مەکەن. تۆ پێویستت نییە دەیەها مەلای ئافرەتیش هەیە، ئافرەت با تەلەفۆن بۆ ئافرەت بکە، پیاویش تەلەفۆن بۆ پیاو بکە. هیچ ضرور نییە تۆ پەیوەندی لەگەڵ کەسێکە دروستکەی کە حرامە. زۆر جار ئەوە سەرکێشێ بۆ گوناح، بۆ تاوان. ئافرەت وا هەیە دەنگی خۆی دەنگی نەوعەکە، ئەوەی ترشە دەنگی خۆی نەکاتەوە تەلەفۆنەکە بۆ یەکێ ئەرێ براکەم و نازانم چیەکەم و دەسەکاتە ئەنواع و ئاشکاڵی خۆی مەلەفی خۆی ئەخوێنێتەوە. تەسەورەکەن حتا باسی بینی خۆی مێردەکەی ئەکا بۆ خەڵکی تر، ئەویش تەزیلێکا و جوان جوان دوایی بەکاری هێنێ. زەلام هەیە بە ناوی شێخەوە، بە ناوی دوعاکردنەوە، خەڵک هاتووە بۆ لای ئەویش هەڵی خەڵەتاندووە و تەسویری کردەوە بە خۆی نەزانیوێت، دوای ئەوە زەختی لێ ئەکا
ئەڵێ ئەگەر ئەوە نەکەی طبعا لە سەرەتاوە لە پارەوە دەسی پێکا داوای پارەی لێکا داوای دوو گڵای لێکا دوای ئەوە ئەڵێم جا ڕسمەکان بڵاوکەم ئەگەر دوای مانگێکی تر ئەڵێ ئەگەر 4 گڵام بۆ نێری ئەمجا زیاتر ئیتر ئەو ژنەیان ئەو کچە فێری دزیەکە کابرایەک بەرپرسێکی بەسیتە کچەکەی 7 گڵای لە ماڵ دزیە دایەتێ یەکێ لەو کەسانە بەهۆی ئەوە جاری واشێ بەەوە ناوێسێ فاحیشەیشی لەگەڵاکە یعنی زیناشی لەگەڵاکە کارەساتە ئەمە هەمووی ئەبێ ئاگامان لێ بێ خۆمان و ماڵ و مناڵمان داواکارم خۆی تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە نیعمەتەکانت لە شوێنی خۆیان بەکاربێنین بۆ شێوازێ بە شێوازێ بەکاریان بێنین یا ڕەب العالەمین کە شکری تۆی تیا بکەین یا ڕەبی خوایە ئەو نیعمەتانە نەکەینە نەکبەتی و بەدبەختی بۆ خۆمان و بە کەسوکارەکانمان یا ڕەبی خوایە هیدایەتی گەنجەکانمان بدەی ڕەحم بە ماڵ و مناڵ و کەسوکارمان بکەی یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری ئامین ئامین